خۆشەویستان لە تەوەری یەکەمدا باس لە بەرزبوونەوەی نرخی بەشێک لە شتومەکەکان دەکەین کە پێداویستی سەرەکی ژیانمانن جیاواز لە هەندێک بابەتی تر کە دەتوانین تا ڕادێک خۆمانی لێ دوور بگرین باس لە بەرزبوونەوەی نرخی ئەو شتومەکانە دەکەین کە لە ژیانی ڕۆژانەماندا ڕۆژانە پێویستمان پێ ناچارین کە بەرکەوتنمان لەگەڵ یادا هەبێ. چی شتێک هۆکارە بۆ بەرزبوونەوەی ئەم بابەتانە؟ بۆرسەی جیهانی تا چەند کاریگەری هەیە لەسەر نرخی بەرزبوونەوە و بەرزبوونی نرخی هەندێک لە شتومەک ئەیجاد چی لەسەر ئەو شتومەکە ناوخۆیانەی کە لە نێو هەرێمی کوردستاندا بەرهەم دەهێنرێت بەڵام نرخەکەی بەرز بۆتەوە. باسی هەموو ئەم بابەتانە دەکەین لەگەڵ مامۆستانەوە زاد هەمەوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕی ژمێریاری و دارایی کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێ. مامۆستا سڵاوت لێبێ، زۆر سپاس بۆی لە پرۆگرامی بەیان بەش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. با سەرەتا لە دیارترین هۆکارەکان دەست پێ بکەین کە دەشێت بێتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی شتومەکێک لە بازاڕدا. بەڵێ مامۆستا گەر گوێبیستی منی دەمەوێت لە سەرەتادا باسی دیارترین ئەو هۆکارانەمان بۆ بکەی کە دەشێت بێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەکێک لە نێو بازاڕدا. بەڵێ بەرزان دیارە مامۆستانە و زاد بە باشی گوێبیستی منیە من دەبێت بەگشتی باسێک لە تەوەری یەکەم بکەم بۆ ئەوەی بێکەوە پێی ئاشنابین. باس لەوە دەکەین کە لە ئێستادا بەشێک لە شتومەکەکانی ژیانماندا کە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیدا هەیە نرخی بەرز بۆتەوە. ئێمە خۆمان ڕۆژان ڕوو لە بازاڕەکان دەکەین، ناوەندەکانی فرۆشتن و فرۆشگاکان دەکەین، هەندێک شت دەکڕین کە پێداویستی سەرەکی ژیانمانە بەڵام سیر دەکەین نرخی بەرز بۆتەوە. ئێمە باس لە دیارترین ئەو هۆکارانە دەکەین کە دەشێت بێتە هۆکارێک بێتە سەبەبێک بێتە فاکتەرێک بۆ ئەوەی نرخی شتومەکێک لە بازاڕدا بەرز بێتەوە. باس لە قۆڕەخکاری دەکەین، باس لە بەهێنانی قاچاق دەکەین. زۆرجار باس لەوە دەکرێت لە کاتی بەرزبوونەوەی نرخی شتومەکێک لە بازاڕدا مانای کەمبوونەوەی ئەو بەرهەمەیە. ئێمە دەپرسین هەندێک شتێ لە نێو بازاڕەکانماندا کەمیش نییە بەڵام لە بەرامبەردا نرخیان زۆرە. گفتوگوێم بابەتە لەگەڵ مامۆستانەوە زاد هەمەوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕی ژمێریاری و دارایی دەکەم کە لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا بەشداریت. دەپرسن دیارترین هۆکار چییە کە دەشێت بێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەکێک لە نێو بازاڕەکاندا. سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی خۆشەویست و بەیانی هەمولایەکتان باش. پێشەوەی بێمە سەر پرسیارەکەت پێویستە باسی هەڵاوسان بکەین. هەڵاوسان دیاردەیەکی ئابووریەوە یەکێکە لە گرفتەکانی ئابووری کە تووشی وڵاتان دێت لە ڕووە ئابووریەکەیەوە و ئەگەر پێناسەیەکی هەڵاوسان بکەین بریتیە لە زیادبوونی خواستێکی زۆر لەسەر خستنە ڕوو یا بە پێچەوانەوە خستنە ڕوو کەم دەبێتەوە بەرامبەر بە خواستی هاوڵاتیان. ئەمەش وا دەکات نرخی شتومەک و خزمەتگوزاری و پێداویستە سەرەتاییەکانی ژیان نرخەکانیان بەرز بێتەوە و ئەم گرفتە ئابووریە کە تووشی هەر وڵاتێک دێ ڕەنگە زیاتر زەرەرمەندی یەکەم ئەوەیە کە ئەو کەسانەی پشتیان بە موچەیەکی دیاریکرا و بەستووە وەکو موچەخۆران وەکو ئەو کەسانەی لە کەرتی میری کار دەکەن واتە فەرمانبەری حکومین چونکە داهاتەکەیان ناتوانن بەرز بکەنەوە بەجێرێ ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە پێویستیان دەبی و بەرزبوونەوەی شتومەکەکان وا دەکات داهاتی ئەم فەرمانبەرەیە داهاتی ئەم کەسێک کە لە کەرتی میری کار دەکات جۆرێک لە بەڵانس لەدەست بداوە ناچار دەبێت کە پێداویستی ڕەفاهیەتەکانی یا خۆشگوزارانەکانی کەم بکاتەوە لە پێناو بەدەستهێنانی پێداویستە سەرەتاییەکانی ژیان. ئەگەر باس لە ئەم چەند مانگەی ڕابردوو بکەین کە لە مانجی 4 و 5ەوە بە بەراورد بە مانجی 6ەوە ڕێژەی هەڵاوسان بەجێرێ ئەو داتا و زانیاریە کە بەردەستمان کەوتیە لە 0.8 زیاتر بەرز بۆتەوە و ئەمەش ئەوە دەگەیەنێ کە هاوڵاتیان بارە گوزەرانیەکەیان قورستر دەبێ و ڕاستە لەم دوایەدا موچەیەکی بێ پاشەکەوت درا بەڵام ئەم جۆرە
گرفتانەی ئابووری کە دروست دەبێت لە ڕووی هەڵاوسانەوە وا لە فەرمانبەران دەکا وا لە موچەخۆران دەکا بە شێوازێکی تر موچەکانیان کەم ببتەوە و شێوازێکی ترە لە لێبڕینی موچەی موچەخۆران. زۆر باشە مامۆستا بێگومان دێمە سەر ئەوەش بەڵام تۆ ئاماژەت بەوە کرد کە لە سەدا ئەو پۆینتەر زیاتر بەرز بۆتەوە دەمێ بپرسم بەپێی هیچ داتایەکێ لە بەردەستی تۆدا بۆ ئێمە ئەوە بخاتە ڕوو کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕێژەی هەڵاوسانی ئابووری لە چی ئاستێکدایە هەروەها لە چی ئاستێکدا مەترسی دروست دەکات لەسەر دۆخی هەڵاوسانەکە. ئەم جۆرە هەڵاوسانانە تقریبا نۆرمالە ینی ئاساییەوە ئەگەر درێژە بچێشێ و بەردەوامی هەبێ ئەمە کارەسات دروست دەکا یا مەسەڵەن خۆشگوزەرانی هاوڵاتیەکان لە دەست دەدا. ئێمە گەر باسی هەڵاوسان بکەین دوو جۆر هەڵاوسانمان هەیە. هەڵاوسانی کاتیمان هەیە وەرزیمان هەیە کە پێی دەگوترێت و هەڵاوسانێکمان هەیە کە ساڵانە بە ڕێژەیەکی ئۆتۆماتیکی کە بەبێەوەی ئێمە هەستی پێ بکەین ساڵ بە ساڵ ڕێژەکە زیاد دەکا و ساڵ بە ساڵ ئێمە چونکە بە ڕێژەیەکی زۆر کەم بەرز دەبێتەوە بۆیە هەستێکی وە ئەوەندە زۆری پێ ناکەین. بەڵام لەو چەند مانگەی ڕابردوودا بە گوێرەی داتاکانی ساڵی ڕابردوو ساڵانی تر هەموو ساڵێک ڕێژەی ئۆپۆینت هەش زیاد دەکا. بەڵام ئەمجارە لە تەنها لەم چەند مانگە بە ڕێژەی ئۆپۆینت هەش زیادی کردووە. ئەمەش ئاماژەیەکی خراپە بۆ بەرزبوونەوە یا بەردەوامی زیاتری هەڵاوسان. هەڵاوسان کە زۆر جار ڕوودەدا درێژە بکێشێ دەبینین گوژمەی زۆر لە بازارەکان هەستی پێ دەکرێت و دەبیندرێ و مامەڵەی پێوە دەکرێت کە ئەمەش ڕاستە و خۆوا دەکات گوژمەی یا مەسەلەن هێزی کڕینی پارە کەم دەبێتەوە و زۆر جار ئەم هەڵاوسانە کە بەردەوامی دەبێت و یا بەرز دەبێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو تەسیر لە سیستەمی حکومڕانی دەکاوە تەسیر لە سیستەمی سەربازی و ئەمنی و کارە ئابووریەکانی هاوڵاتیان دەکات کە زۆر جار لایەنە سیاسیەکە لایەنە ئەمنیەکەشی جۆرێکش لەژان بەخۆیەوە دەبینێ کە ڕەنگە کارەساتی ناخۆش بەرگوێمان بکەوێ ئەگەر بەردەوامی لەم گرفتە ئابووری هەبێت. لە ماوەی ڕابردوودا بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە بەرامبەر بە دینار نرخی زۆر بەشێکی زۆر لە شتومەکەکان لە بازارەکاندا بەرز بووە و لەوانە جلوبەرگ و هەندێک بابەتی ڕۆژانە کە دەشێت تا ڕادەیەک ئێمە بتوانین بۆ مانگی چارێک پێداویستی دوو مانگ جارێ هەندێک پێداویستی بۆ خۆمان پڕ بکەینەوە. پرسیاری ئەوە دەکەم لەگەڵ ئەوەدا لە ئێستادا هەندێک شێت کە پێداویستی ڕۆژانەیە پێویستمان بەوەیە کە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیدا هەبێت بەرز بۆتەوە کە هیچ پەیوەندێکی بە نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە نییە. لەگەڵ ئەمەدا دەمێ بپرسم هۆکاری ئەمە چییە؟ بۆچی هەندێک بابەتی ناوخۆی هەیە کە لە ئێستادا نرخی بەرز دەبێتەوە هەندێک شتێک کە هیچ پەیوەندێکی بە نرخی دۆلارەوە نییە لە ئێستادا نرخیان بەرز دەبێتەوە. وەرگرتنی باج و سەران و گومرک لەسەر ئەم بابەتانە لەسەر ئەم شتومەکانە تا چونە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەم شتومەکانە لە نێو بازارەکاندا. بەڵێ پرسیارەکە زۆر جوانەوە. زۆر جار ئێمە ئەو پێداویستە جەمالیانەی کە بەکاری دێنین ڕەنگە زۆر زەرور نەبێ بۆ ژیانی تایبەتی خۆمان. بەڵام پێداویستە سەرەتاییەکانی ژیان پێداویستە کەمالیەکان کە زۆر پێویستە مرۆڤ بەکاری بێنی وە ڕەنگە لەوانە خواردن و جلوبەرگ و ئەو کەرستە سەرەتاییانەی ئەو کەرستە پێداویستیانەی کە زۆر پێویستن بۆ ژیان دەبێ مرۆڤ یا ئەو کەسانەی کە فەرمانبەرن بەشێک لە موچەکانیان یان بەشێک لە داهاتەکان تەرخان بکەن بۆ ئەم زەروریاتانە ینی ئەو پێداویستە سەرەتاییانە. بەڵام ڕاست دەکەی لەم ماوەیەدا نرخی شتومەک تایبەت جلوبەرگ و وەلەو دوایانەش کە خۆراکی هاتە سەرێکە نان گرنگترین پێداویستی سەرەکی ژیانە کە هاوڵاتی زۆر پێویستی دەبی و ڕەنگە زۆر لەو کاڵاو کشتومەکانەی کە بە دۆلاریش نایەن بەڵام ئەو بازرگانەیە ئەو کەسەی کە ئەم شتومەکە دێنێ یا لە بەرهەمی ناوخۆییە خۆی وا ڕادێنی یا دەیەوێ هاوسەنجێک دروست بکە لەگەر ئەم
هەڵاوسانەیە ئەو گرانبوونێ کەلوپەلی بازار بۆی پێداویستیەکانی خۆی پێداویستە سەرەتاییەکانی خۆی تعویز بکاتەوە لە بەرزکردنەوەی ئەو کەلوپەلانەی کە خۆی بەرهەمی دێنێەوە لە بیریش نەکەین ئێمە هەز دەکەین ساڵ بە ساڵ هاوڵاتیەکانمان کەمتر بیر لە خۆشگوزەرانی دەکەنەوە کەمتر خۆیان لە بیر لە ژیانێکی پڕ لە ڕەفاهیەت دەکەن تەنها هەوڵ دەدەن هەندێک لە موچەکانیان پاشەکەوت بکەن چونکە گەشتبین نین بە داهاتووی ئابووری عێراق و هەرێمی کوردستان و لەم دوایانەشدا کە بانقی مرکزی نرخی دۆلاری بەرز کردەوە بەهای دیناریدا بەزاند ئەمەش خۆی لە خۆیدا گورزێکی تری ئابووری بوو کە لە هاوڵاتیان دراوە لە بە تایبەت لە موچەخۆران وای کرد کە ڕاستە و خۆ موچەکانیان کەم بکرێتەوە و وای کرد ڕاستە و خۆ هاوڵاتیەکانی کە پشتیان بەستووە بە سەرچاوی داهاتێکی دیاری کرا و بیر لە سەرچاوەیەکی تری داهات بکەنەوە ئەمە ژوا دەکات ڕێژەی بێکاری زیاد بکات و ڕێژەی خواست لەسەر کار و ڕێژەی بێکاری بە شێوازێکی بەرچاو زیاد بکات ڕەنگە ئێمە تۆزێک دڵخۆشیمان بەوەی هەبی کە بە بەراورد بە حکوومەتی عێراق و خواری عێراق ڕێژەکەمان باشترە بەڵام ئێمە دەبێت تموحمان زیاتر بێ ئێمە دەبێت هەوڵ بدەین بارە گوزەرانیەکەی هاوڵاتیانی خۆمان بەرەو باشتر ببین موچەکە تۆ لە نێو قسەکانتدا باست کرد نرخی دۆلار بەرز بووە بەڵام هاوڵاتی هەر بە دینار و بە ڕێژی ئاسایی ماشی وەردەگرت موچەی وەردەگرت لەگەڵ ئەمەدا لە کاتی بەرزبوونی و نرخی دۆلارەکەشدا هەندێشت بە ڕێژەیەکی بەرچاو نرخی لە نێو بازارەکاندا گۆڕانکاری لێهات ئەمە بۆ خۆی دیسانە و لێبڕینێک نییە لەو موچەیە دیسانەوە لە سندنەوەی ئەو داهاتە نییە کە هاوڵاتیان ماگانە دەستیان دەکەوێت بەڵێ هەر لە شاشەکەی NRT خۆشەویستەوە من لە سەرەتای لێبڕینی لە سەرەتای دابەزاندنی نرخی دینار لێدوانێکمدا لەسەر ئەوەی کە واتە ئەم دابەزاندنی نرخی دینارە شێوازێکی ترە لە لێبڕین بەڵام لێزانتر و زاناتر و هاوڵاتیان ناتوانن دەنجی ناڕەزایی بەرز بکەنەوە چونکە لە ڕێگای یاسا لە ڕێگای برێن ڕێگایەکی یاسایی و قانونی گرتووە کە هاوڵاتیەکان ناتوانن دەنجی ناڕەزایی دەربڕن وەکوەوەی کە لە لێبڕینی موچە دەنجیان بەرز دەکەنەوە یان دەنجیان دلێرە و داوای حەق و مافەکانی خۆیان دەکەن حکوومەتی عێراق لێزانانەتر لە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی موچەخۆرانی کەم کردەوە من ئەو کاتەش گوتم هەوڵ دەدەن و حکوومەتی عێراق لەبەر ئەوەی خەرجێکی زۆری هەیە بۆ لە خەرجەکانی میری بۆ ئەوەی هەوڵ بدا هاوڵاتیان ئەوەندە تموحیان لەسەر کەرتی حکومی لا بچێ و هەوڵ بدەن زۆر ئەو هاوڵاتیانەی یا ئەو فەرمانبەرانەی کە لە کەرتی میری کار دەکەن ڕەنگە ڕۆژێکدا بێ هەوڵ بدەن خۆیان لەم کەرتە دوور بخەنەوە پەنا ببەن بۆ سەرچاوەیەکی داهاتی تر لۆی بتوانن ژیانێکی نەک پڕ لە ڕەفاهیەت ژیانێکی زۆر ئاسایی بەسەر ببەن و لە بیرمانە ساڵانی ڕابردوو کە ڕێژەیەکی زۆر لە فەرمانبەران کە ڕێژەی موسە زۆر کەم بوو بە بەراورد بە خەرجیەکانی هاوڵاتیان لە ڕۆژانە و لە مانگانە خەڵکێکی زۆر وازی لە وەزیفەکەی هینا خەڵکێکی زۆر وازی لە ئەو سەرچاوە داهاتە دیاریکراوەی کە لە حکوومەت وەری دەگرێت وازی هینا من پێم وایە پلانێکی تر هەیە بۆ ئەوەی موچەخۆرانی میری یا ئەوە تێ خەڵک زیاتر چاوەڕێی حکوومەت نەبی بۆ دامەزراندن و زائیدەن لە بەرچاو خستنی فەرمانبەران و موچەخۆرانی کەرتی تایبەت و کەرتی تایبەت حکومی کە ئەوەندە پشت نەبەستن بە داهاتی موچەکەیان کە لە حکوومەت وەری دەگرن یا لە کەرتی میری وەری دەگرن بۆیە ئەم کێشانەی کە تووشی وڵاتان دێت تایبەت پێم باشە بپرسینیان چێن ئەو وڵاتانەی تووشی هەڵاوسان دەبن یەکەم خاڵ ئەو وڵاتانی کە پشت دەبەستن بە وڵاتانی دەرەوە بۆ ژیاندنی هاوڵاتیەکان ئەمە خاڵێکی هەرە گرنگی
دروستبوونی هەڵاوسانە و دووەم وڵاتە تازە پێگەیشتوەکان کە ڕەنگە نەتوانن بەرهەمە ناوخۆییەکانیان زیاتر پەرە بێ بدەن بۆ ئەوی پێداویستیە ناوخۆیەکانی خۆیان پێداویستیە سەرەتاییەکانی هاوڵاتیەکانی خۆیان پڕ بکەنەوە بۆیە ئەم وڵاتانەیە ئەم ئیقلیمیانەیە ئەم هەرێمانە تووشی ئەم گرفتە ئابوووریە دەبنەوە و خاڵێکی تر لەوانەی کە دەبێتە هۆکاری هەڵاوسان زۆربوونی دانیشتوانە زۆربوونی دانیشتوانیش خاڵێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگی پێدەدرێت چونکە هەرچەندە ڕێژەی دانیشتوان بەرز دەبێتەوە واتە خواست لەسەر پێداویستیەکان زیاد دەکات دەبێ حکوومەت ڕەقیبێکی باشبی یا چاودێرێکی باشبی بۆ ئەوەی بتانی ڕێژەی خستنە ڕوو لەگەڵ ڕێژەی خواست هاوسەنگ بکە تا ڕادەیەک بۆ ئەوەی هەڵاوسان ڕوونەدا و خاڵێکی تر جەنگ و ڕووداوە سروشتیەکان کە خاڵێکی ترن دەبنە هۆکاری ئەوەی دروستبوونی هەڵاوسان دروست بکە لەبەرەوەی ڕەنگە کارگە و پیشەسازیەکانی بەرەمێنانی ئەو کەرستە ناوخۆیانە یا لە دەرەوە ڕەنگە کاریگەری زۆری دەبێت لەسەر ناوخۆی ئەو وڵاتەوە بینیمان لە سەرەتای 2019 بینیمان کە سەرهەڵدانی کۆرۆنە ڤایرۆس لە بۆرسی جیهانیدا نرخی ئەم شتومەکە زیادی کردووە. من ئەمێ باس لە ئارد بکەم کە لەم ڕۆژانەی دواییدا بۆتە گرفتێکی سەرەکی هاوڵاتیان. پێشتر لە چەند ڕۆژی ڕابردوودا NRT راپۆرتێکی دەربارەی ئەو ئامادەکرد کە لە 2 نرخی ئارد لە بازارەکانی جیهاندا کەمی کردو، بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە بە شێوازێک زیادی کردووە کە نرخی کاریگەری خستۆتە سەر نرخی نانیش لە 8,000 دینارۆ کردوێتی بە 6. من دەپرسم ئەمایان هۆکارەکەی چییە؟ بۆچی ئەتوانی بڵین باج یاخود ئەو سەرانەی کە لە کاتی گومرکی و هەروەها هێنانە ناو و هاوردەکردنی ئاردەوە دەخرێتە سەر ئەو بەرهەمە تا چنە کاریگەریە لەسەر بەرزبوونەوەی نرخی ئەم بەرهەمە؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم دوایانەدا بۆ ئەوەی کورتێنانی بودجەیە هەوڵ بدە سەرچاوە داهاتیەکانی زیاد بکات پەنای برد بۆ زیادکردنی باج و ڕسومات و تۆکمەکردنی زیاتری خاڵە سنووریەکان و تایبەت کە ئەم باجە زیاد دەبێت ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر ئەو شتومەکانەی کە دەهێنرێنە کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەبوایە بیر لەوە بکاتەوە کە ئەم کەلوپەلانەی کە زۆر سەرەچین و کە زۆر پێویستن بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک دەبوایە لە باتی ئەوەی باجەکانیان زیاد بکە هەوڵ بدا کەم بکاتەوە یا هەوڵ بدا ئێستاش ئاسانە و زۆر ئاساییە بتوانێ ئەو بازەی کە لەسەر ئارد یا ئەو بازەی لەسەر خواردن و کەلوپە لە سەرەتاییەکانی ژیانی هاوڵاتیان هەیە بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکاتەوە یا بە شێوازێکی تر ئێمە دواتر دێن سەر چارەسەرەکانی هەڵاوسان چۆن دەبێت و خاڵێک لەم خاڵانێک کە لە چارەسەری ئەوە هەیە حکوومەت کە باج و سەرانە زیاد دەکات تەنها لەسەر کۆمپانیا و کەسە معنیەکان کە کەسی معنەوین بەڵام دابەشکردنی ئەو زیادکردنی بازیان ئەو داهاتێک کە دەستی دەکەی بە شێوەیەکی یەکسان بە ڕێگای شتومەک و بە ڕێگای پێشکەشکردنی خزمەتگوزاری لە بۆ هاوڵاتیان ئەو خزمەتگوزاریانێک کە هاوڵاتیان ڕۆژانە پێویستیانە یا مانگانە پێویستیانە بۆ ئەوەی ئەم کاریگەریە ئابوووریە خراپە دروست نەکا لەسەر هاوڵاتیان. ئێستاوە کۆی باست کردنان کە سەرەتاییترین پێداویستی ژیانە کە مرۆڤ بتوانێت بەردەوامی بە ژیان بدا. نابێ حکوومەت هەوڵ بدا کە ڕێژەیەک باز لەسەر ئاردی یا لەسەر ئەو خواردنە سەرەکیانەی کە زۆر سەرەتایین و زۆر پێویستن زیاد بکات و پێویستە چارەسەری ئەم خاڵە زۆر هەستیارە بکات چونکە گرانینان تەسیری لەسەر سیاسەتی وڵات دەبێت تەسیری لەسەر سیاسەتی سەربازی و ئەمنی و کێشە کۆمەڵایەتیەکانیش دەبێت. تو ئێمە دەبینین ڤایرۆسی کۆڕۆنا کە بەردەوامی هەبوو کێشەی کۆمەڵایەتی زۆری لێبەوە لەبەرەوەی ئەو کەسە کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنەوە نەیتوانی داهاتەکانی لە بەردەوام بێ لە بەدەستهێنانی داهاتەکەی زۆر خێزانمان بینی لە بەریەک هەڵوەشانەوە و زۆر خێزانمان بینی کێشە کۆمەڵایەتیەکانیان زۆر زیاتری کرد کە ئەمە خۆی لە خۆیدا خاڵێکی لاوازی ئابووری و زاریایی کە کاتێک وڵاتێک تی دەکەوێت.
بەڵێ گرنگترین چارەسەرەکانی ڕێگریکردن لە هەڵاوسان یا ڕوونەدانی یا نزمکردنەوەی ئەو هەڵاوسانە بریتە لە چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بازاڕەکان بە لێژنەکانی قایمقامیەت و لێژنەکانی کە پەیوەستن بەم سێکتەرە دەبێت چاودێرێکی ڕقیبێکی باش بن لەسەر بازاڕەکان و دانانی نرخ لەسەر شتومەکەکان بۆی هاوڵاتیان بە ئاسانی نەتوانی ڕێژەی ئەو شتومەکە بەرز بکاتەوە کە هاوڵاتیان مەجبور نەبن بتوانن ئەم کاڵایە بکڕن بەبێ ئەوەی نەزانن قازانج و کڕینەکەی چەندە بەڵام حکوومەت دەزانی فەردێک ئارد یا تەنێک ئارد بە چەند دێ و گومرگەکەی چەندە و باجەکەی چەندە و کرێی نەقل و بارکردن و دابەزینەکەی چەندە و ڕێژەیەکی کەم قازانجی دەخاتە سەر بۆی هاوڵاتیان بتوانن بەردەوام بن لە ژیانێکی زۆر ئاسایی تا قۆناغێکی تری نوێ دێ و خاڵی دووەم هاوکاریکردنی پرۆژە ناوخۆیەکانە و بەرهێنەکانی ناوخۆ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکاریان بێ بە لایەنی معنەوی و لایەنی مادی بۆی بتوانن بەرهەمەکانی ناوخۆیی بەرز بکەنەوە و بەرهەمەکانی ناوخۆی زیاد بکەن بۆ ئەوەی پێداویستیە سەرەتاییەکانی هاوڵاتیان پڕ بکاتەوە. خاڵی سێم کە باسم کرد ئەو بازوسەرانە کە وەردەگیرێت لە کەس و لە کۆمپانیا گەورەکانی کە تایبەتن بە هێنان و بە بەرهەمهێنانی ناوخۆیی و دەرەوە پێویستە ئەو باجە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و یەکسان بەسەر خەڵکی هەژار و بەسەر خەڵکی کەم دەرامەت لە ڕێگای پێشکەشکردنی خزمەتگوزاری یا شتومەک پێشکەشی بکە. و چارەم خاڵ بانقی مرکزی کە کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لەسەر ڕاگررتنی بەڵانسی هێزی دینار یا هێزی پارەی ئێمە باز لە عێراق و کوردستان دەکەین. بانقی مرکزی دەتوانی سیاسەتێکی نەختینە بەکاربێنی و چۆنێتی مامەڵەکردن لەگەر سیاسەتی خستنە ڕوو ئایا ڕۆژانە یا مانگانە چەند دۆلار بخاتە بازار بۆ ئەوەی ڕێژەی دۆلار لە ئاستێک بوەستێ و ڕێژەی دینار زیاتر بەهای لە دەست نەدا. و خاڵی پێنجەم و کۆتایی کە سیستەمێکی کۆنە ئێمە لە ساڵانی ڕابردوو بینیمان کە سیستەمی کۆبۆنە. سیستەمی کۆبۆن جۆرێک لە یەکسانی و جۆرێک لە هاوسەنجی دروست دەکات بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت لە هاوسەنجی لە نێوان داهات و خەرجەکانی خۆی دیاری بکات کە حکوومەت هەڵدەستێ بە دابەشکردنی خۆراک و سوتەمەنی کە ئەمە شوا دەکات زیاتر هاوڵاتیەکان داهاتەکانیان بە گوێرەی ئەم خەرجەکانی خۆیان بە گوێرەی داهاتەکانیان یەکسان بکەن و زیاتر پەل نەچێشن بۆ خەرجی پڕ لە ڕەفاهیەت. ئێمە دەبینین هاوڵاتێکی زۆری هەرێمی کوردستان بیر لەوە ناکاتەوە داهاتی هەرێمی کوردستان هەر دینارێک یا هەر دۆلارێک کە لە هەرێمی کوردستانەوە دەچێتە دەرەوە تەئسیری لەسەر داهات و خەرجی و ئابووری کوردستان دەبێت. و خاڵێکی تر گرنگ کە حەز دەکەم باسی بکەم، ئێمە تا ئێستا ئەوە چەند ساڵە 30 ساڵە حکوومەتین و تا ئێستا نەمانتوانی و ڕێژەی هەناردەکردنی خۆمان بەرز بکەینەوە. ئێمە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و ئێران تقریبا نزیک دەبێتەوە لە 23 ملیار دۆلار کە پلەی یەکەم بەر وڵاتی تورکیا دەکەوێت و پلەی دووەم بەر وڵاتی کۆماری ئیسلامی ئێران دەکەوێت. ئەگەر لەسەر دەستەی سەرۆکی دەستەی وەبەرهێنان و هەناردەکردنی کوردستان باس لەوە دەکات لەم ڕێژەی هەناردەکردنمان ناگاتە 100%. کەواتە ئێمە خۆمان سیستەمێکی خراپمان بەکارهێناوە و پشتمان نەبەستووە بە بەرهەمهێنانی ناوخۆیی و نەمانتوانیە بەرهەمەکانی خۆمان ڕەوانەی دەرەوە بکەین، هەرگیز نەبێ هاوسەنجیەک دروست بکەین یا هەرگیز نەبێ نزیک ببینەوە لەو ڕێژەیە کە هێنانمان
زۆر زیاترە لەوەی کە ئەمە هەوڵ دەدەین بەرهەمەکانی خۆمان بنێرینە دەرەوە و بەرهەمەکانی خۆشمان توانای ئەویان نییە پێداویستیەکانی هاوڵاتیانی خۆمان پڕ بکاتەوە. مامۆستانە و زات هەمەوەندی مامۆستای زانکۆ و پسپۆڕی ژمێریاری و جارای زۆر سپاس بۆ ڕاستە خۆ لە هەولێرە و لەگەڵمان بووی. مامۆستا سپاس بۆ تەواوی زانیارەکە.